ئێمە ئەمانەوێ ئەمڕۆ مووقیفی یاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرجەم فراکسیۆنەکانی ئەنجومەن بەڕای گشتی ڕابگەیەنین لە پێشێلکاریەکی ئەنجومەنی وەزیران و دام و دەستگای یاساییەکان لە هەرێمی کوردستان و داواکاری گشتی ئەنجومەنی شورا هەموو ئەم بابەتانە ئەرکی سەرەکیان ئەوەیە حیمایەی جێبەجێکردنی یاسا بن لە هەرێمی کوردستان و حیمایەی ئەوە بکەن کە نابێ هیچ بڕیارێک پێچەوانەی یاسا لە هەرێمی کوردستان دەربچێت بەداخەوە بە ئیمزای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەرواری 3 نۆی 2018 بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی گەرمیان دەستبەکار بووە کە تاکە ڕێگە و تاکە مەرجع بۆ دانانی بەڕێوەبەرە گشتیەکان ئەبێ ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان متمانەیان پێ ببەخشن لە دوای 34 2014 ئەوەتەی ئەنجومەنی پارێزگاکان پێکهاتووە لە هەولێر و دهۆک و سلەیمانی سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکان پارێزگار جێگرەکانی پارێزگار لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاکانەوە متمانەیان پێدەبەخشرێ دواتر ئەنجومەنی وەزیران فەرمانیان بۆ دەردەکات. ئێمە ئەمانەوێ لە هەرێمی کوردستان بەڕێوەبەری گشتی بە وەکالەت و قائیمقامی بە وەکالەت و ئەمانە نەهێڵین بەڵام بەداخەوە لە ساڵی 2018 ئەنجومەنی وەزیران فەرمانی دەستبەکاربوونی بۆ بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی گەرمیان دەرکردووە بەدەر لە ڕێکارە یاساییەکان. ئێمە گومانەکەین ئەمە بۆ مەرامی سیاسی بۆ حملەی کاتی هەڵبژاردن بەکار هاتبێت ئەگینا پێشالکردنی یاسا و ئەنجومەنی وەزیرانی یاسا پێشێلکە ئەمە کارێکی نەخوازراوە. بێگومان واضحە سنووری ئیداری سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین لەژێر کۆنترۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەوان دەسەڵاتەکانیان بەکارهێنا و بەڕێوەبەرگشتیان داناوە لە پشتی خۆیان.